ژیان لەگەڵ تۆ ڕەنگ و پێناسەی چۆن بێ لەگەڵ تۆ بوون یەک چرکە بڕوا ناکەم لە بیر چێ ئەبێژە منە خواردن لەگەڵ تۆ چۆن بەسەر چێ بڕوا ناکەمەوە تەمە هەرگیز نەدەمدا دەرچێ هەبێشەوە لەگەڵ تۆ تاریکی بوونی هەبێ تیشکی چاوی تۆ شەوانە چۆن دەرکەوێ بەیانیە لەگەڵ تۆ کاتێ پەردا لەدرێ دوورونەکی لە یاد بە هەرگیز باچی بکێ ئەگەر مناڵێک لە تۆ بە من بڵێ بابەژە ئیتر دەوڵەمەندتری کەس منم لە نێو ژیان ئەگەر جلی بکێنی لەگەڵ تۆدا هاوکەرە ئیتر خۆتان پێم دەڵێ هەرگیز کە نامرە ژیان لەگەڵ تۆ دەرفەتی دووری بدە کەسێک وەک من عاشق بێ ئیتر چۆن بڕوا کار بکە کاتێک لە جڕاسەدەی کە دەیتەوە بۆ ماڵێ ئەبێ زەنگی ئەو دەنگە بمبا بۆ چ خەیاڵێ ئەگەر مناڵێک لە تۆ بە من بڵێ بابەژیان ئیتر دەوڵەمەندتری کەس منم لە نێو ژیان